ئەم کاتتان باش و سلااوان لەبێ بینەرانی کەناڵی پرۆگرامێکی ڕاستەوخۆ لە گەڵتانین کە تێدا گفتوگۆ دەکەین لەبارەی ساڵیادی کۆمەڵکوژی ئێزیدیەکان. ئەمڕۆ 7 ساڵ بەسەر هێرشکردنە سەر شنگاڵ و کۆمەلکوژی ئێزیدیەکان تێدەپەڕێت. بەمە ژمارەیەکی ترچووە سەر فەرمانەکانی قڕکردنی ئێزیدیەکان وەک خۆیان ناویان ناوە فەرمان و بوو بە 74مین فەرمانی قڕکردن دژ بە ئێزیدیەکان لە مێژوودا. لەگەڵ هەریەک لە هاوڕێیان خدر دێرۆ خانسۆری کە هاوڵاتیەک و هاوڵاتێکی ئێزیدیە، وەروە هاوڕێیان فەریدە شێخانی، هاوڕێ فەهد لە شنگالەوە، عەلی محمود گفتوگویەکی کراوە دەکەین لەبارەی 7مین ساڵیادی جنۆسایدی ئێزیدەکان و بەردەوامی دیاردەی پراوێزخستن و ئاوارەییان. لەم بەرنامەیەدا هەوڵەدەین گفتوگۆکان چڕ بکەینەوە لەبارەی دۆخی ئێستای ئێزیدیەکان دوای 7 ساڵ لە جینۆسایدکردنیان لە چ بار و دۆخێکایە. هۆکاری دیاردەکانی پراوێزخستن و ئاوارەیی و بێ سەر و شوێنکردن و فەرمانەکانی قڕکردنی ئێزیدیەکان چین لە دوێنێ و لەمڕۆدا. چارەنووسی ئێزیدیەکان لە نێوان قڕکردن و ئاوارەیی و گەڕانەوە بۆ زێدی خۆیان بەرەوچێ دەڕواتن. ئەی بەرپرسیارەتی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم، هەروە حکوومەتی ناوەند و کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر بە پرسی جینۆسایدی ئێزیدیەکان چییە؟ بۆچی زۆرینەی تا بە ئێستا زۆرینەی ئاوارەکانی شنگال نەگەڕاونەتەوە؟ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئێزیدیەکان لەلایەن چەند وڵاتێکی ئەوروپی کاریگەریەکانی چین تا چەند کورد و پێکاتەکانی تر ڕوحیەتێکی تەزامنی ڕاستەقینەیان لەگەڵ ئێزیدیەکان پیشانداوە، تا چەند لەسەر ئاستی پەروەردەیی و ژیانی کۆمەڵایەتی تواندراوە ڕوحیەتی بێکەوی و قوبڵکردنی ئەوی دیکە و ڕوبەڕووبوونەوەی فکری داعشی ببێ بە بنەمایەکی بەهێز. دوای 7 ساڵ بۆچی هێشتا دیاردەکانی پراوێزخستنی ئێزیدیەکان تەمەشاکردنیان وەکو هاوڵاتی دەرەجە 3 دەرەجە 2 و چارەسەر نەبوونی نەگەڕانەوەی ئاوارەکان، بەردەوامی کێشەکانی خزمەتگوزاری و هەروەها مانەوەی زیاتر لە تا بە ئێستا 3000 ژن و منداڵی ئێزیدی بێسەر و شوێن. لەم بەرنمەیەدا وەک لە سەرەتا ئاماژەم پێکرد هاوڕێیانمان لەگەڵمان دەبن بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم پرسە. هەرچەندە هاوڕێیان فەهد و خدر لە شنگالەوە کێشەی خەتیانەیە، هیوادارم خەتەکە و کارمان بێ بتوانن لەگەڵمان بەردەوام بن. هاوڕە فەریدا لە جەنابتەوە دەست پێ یەکەم. ئەمە ساڵێکی تریش تێپەڕی بەسەر ساڵیادی جینۆسایدی شنگال. لەم ڕۆدا ئێزیدیەکان ئەوەی جەنابەت یەکێکی لەم ئافرەتانی کە لە ناو جەرگەی ڕووداوەکان بی و ئێساش بە هەمان شێوە ئێزیدیەکان چی دەڵێن لەبارەی بارودۆخی خۆیان؟ بە تێگەیشتنی ئێوە جەنابەت وەکو چالاکوانێک، وەکو هەڵسوڕاوێکی چەپ و وەکو ژنێکی ئێزیدیش، ڕای ئێوە لەمبارەیەوە چییە؟ سۆپاس هاوڕێیان، سۆپاس بە قەناتە هیوە دەستێکێ بچەکێ سەر ینی ڕاوەستێن سەر ینی ئێزدی کە ئێزدی چیشتن ینی بەری بچینە ینی جینۆسایدا ئێزدیا و پشتی 7 ساڵە نازحن و مشەڕدن و مهاجرن و ئەولاً ئێزدی مكونەکی ینی دینێکی ئەسیلن، مكونەکی ئەسیلن مكونات الشعب العراقي وملتكي بسيطا، يعني خلقك بسيطا ومسالما وتأمينا، يعني هيج زرارك بوكسكي نبو حكومتك ونبو خلقك ازدياد شنابت شنقو دين ازدياد دينك مغلقة، يعني نعم لتهديد بو هيج دينك ونعم لتهديد بو هيج حكومتك، نعم لتهديد بو حكومتك برشي شنقو نزانت يعني عمالي شول بكات نزانت
جاسوسية شغل بكت نزانت يعني بطرفكي الدولي شغل بكت يعني وخيانتها وطنية ناكت مستحيل يزيد خيانتها وطنية بكت وخيانتها براتية وكوملقاتية ومجتمعي بكت پشتی هەفت ساڵە طبعاً سێی هەشت 2014 ببوونە هەفت ساڵ پشتی فرمانم بژنێ فرمان پشتی فرمان آخر فرمان هاتی سەرسەرێزیە ئەو ڕقم هەفتی و چا فرمانە حسبی تاریخە ویگوتی مؤرخە وعلماء يعني دەستنیشان کردین کوەڤە فرمانە هەفتی و چارێ سەرملەتە ئێزدیتێت أتآخواندا أتعرضواندا نا تبيجي إزدي إش موطنك ديهاتنا مستوطنا إش بلدك ديهاتنا إش قارك ديهاتنا عراق عرضوانا عرض باوبا بيرتوانا أتعرضواندا أتعرض باوبا بيرتواندا أبا هفتي وشا فرمان سربي ملتيهاتن هكا حتى إش دولتي وكي عثمانيا وان بشك إبادات من بويزديا هر خلق عراقي هاري كاربويا ومساعد بويا ويعني او هاري كار بويا القلبي خلقي كو إبادة يعني فرمان هاتينا سريزديا يعني وضعي زديا بشتي هاف صالة يعني بشتي هاف صالة توت بلد خدا يعني مشرد بي ينازح بي غريب بي يعني قلتي وقت بيجي خيمة كامبا يعني خيمة جيكي مؤقتة يعني دائما خيمة دائما بو چند روجا كامرو بدات بو چند هيفكا بو إيشكي بو سربستانكي بو كي عربة بدو يعني چند هيفكن أو چند روجكن بس خيمة هفصالة خلقي جديد من خيمة دابت وإي مشرد بت ونازح بت وغريب بت شعر بت يعني شعور غريبية وطني خدها ببينت يعني قال لك زحمتها مكونك أصيل بي وتوطني خدها غريب بي يعني قال لك شعورك زحمتها يعني ممكن غير ملت في شي شعرنا بس أم في شعر بين كوكي وقوتي أمنا مواطنة أم شعرنا بين مواطنية يعني أم بحسابك أنا مواطنة درجة سين شارين يعني الحمو حتى الدوائر حتى المراجعة دوائر يعني ما عدا قال جاري مواقوتي قال لك محافلة ما أعرف إذا من باب برسياري بكم ليلة بنماي أم شعوري با خزنا كردن كمواطني ولا لا زيدي أصيل كوت كهزدكي هاولاتي بلاسيت هزدكي مهمشي براويزي سببي ويتشيا أما تشي وأكا إيوه هزبا ببراويز خستن بكان يعني سببي إيوه أم براويز خستنا للايان كلتوري دين كلتوري چي بابلن نەتەوە و دینێکی سەردەستە پەیوەندی بە دەسەڵاتدارانی کوردستانەوە هەیە پەیوەندی بە حکوومەتی مەرکەزیەوە هەیە پەیوەندی بە عەقڵیەتی داگیرکردن و بە چیەوەیە یعنی بە تێگەیشتنیەوە پەیوەندن گەل لەگە هەر کەسێکی دەستخەڵات بتاوێ هەر کەسێکی دەستخەڵات بێت يعني مقالي جاري وقلت القلق محافلة فقط السيطرة يعني السيطرة تنقول زانن وقت بيجين اس دي ما هي نشتي اس دي ما خلاص يعني تواو يعني زانن ام نجي زرارش ما تناب بس السيطرة احترام ما زي الزورة تنقول زانن از دي زراري ناقد از دي تخريب ناقد از دي انتحارية ناقد از دي تفجيرات ناقد يعني أبى بس السيطرة أم درجة إيكين أم جي باوريين معناوي أم يقولي جي باوريين وكيدي الحمو مفاصل دي أنا زانم يقولي سالفة عنصرياتية سالفة أقلية تنقو أقليين تنقو ضعيفين أنا زانم يعني يقولي أسبابته يعني ممكن الزورن أسباب الزورن لدواي بتايبتي لدواي أم تاوانا قوري دواين تاوان كروبروي يزيد كان بوا بشتي حفت سالان يعني هەزدەکەی کە لەلایەن يعني کۆمەلگای کوردستانی يعني کۆمەلگای کوردستانی هەژاند ئەم کارەساتە ئەم ڕووداوە پێ دوایە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان مراجعی خۆیان کردوتەوە لەو مەسەلەیە ئێستا ئەمڕۆ ئەگەر سیر بکەیت لە لایەنە بەرپرسەکان لە مەسئولی جۆرا و جۆر خەریکی وەشاندنی بەیاننامە بوو لەسەر ئەم بارودۆخە و هەر یەکە بەجوو بە شێوازی جۆرا و جۆر مزایادەی لەسەر خەڵکی ئێزیدی دەکرد هەبوو خۆی سەبەب بوو بۆ تەسلیمکردنی ئێزیدیەکان ئەمڕۆ بە جۆرێکی تر خۆی بە قارەمان لە بەیاننامەکان نیشانەدا پێ دوایە مراجعەیەکی یعنی لایەنەکان لایەنە بەرپرسەکان لە دوای ئەم کارەساتە کۆمەلگای ئێمە جوولە موسڵمانان جوولان لەم پرسە بەرپرسەکان جوولان بەرامبەر بە ئێزیدیەکان هەست بە جیاوازیەکەکەن لە دوای 7 ساڵ یعنی لەم ڕووداوی کە بەسەرتان هات
هاوري بقانون كقانون وكحكومات يعني متضامنا كخلق كردستان يعني زور يعني تضامن مقلمة زور هاري كاري كر زور مساعدة كر بس أنا زانم يعني فتواك قبل الرجل دينكي يعني قتلي حلال كان وشرفي حلال كان ومالي حلال كان تأثير أخو المجتمعي كت يعني حمو قوانين خلق جبيت كان وي فتويت يعني بناحية يا عقلي ويا علماني وأم إنسان تعامله قال ما بكن كإنسان هنا ناتشبت يعني إيك فتوى بدت بيجت ممكن قتلة إز دي حلالة أن مالي إز دي حلالة أن شرفة إز دي حلالة حمو خلق يعني قد يعرف كتو هيج قوانين الدولي وإنساني ومروفاتي وحمو يجبير بكت يعني إنه بشتي هوصالة يعني زين كان تأثير المجتمع إزدي والتشتت اجتماعي هركسك درجة بتشو في هجرة يعني عالم البحر هذا غرق بوحم وهرب بسبب في وضع داعش مصيرك مجهولة آفاق المستقبلين يعني خلق يعني مع الأسف كمرو بيجشك مع الأسف يعني أمت أزمة ثقة داعش يعني باوري نما يعني تشيكسكي إزيتو النقروني اللي مش باوري منايتا باوري الجنارينينا باوري المجتمعات مكونات الدينينا باوري الحكومتين يعني براستي حتى باوري حكومتين يعني وقت إبادة يسري زديا بدني بكادو حكومات هذا يعني تقريبا نيفكادو دولة هذا يعني أقليم شكل شبه دولتها نيفكا أقليمي مركزي دا نيفكا دو قوات الأمنية دا نيفكا مجتمعك دولي يعني حموي صامت حموي كر يعني أف إبادة بتسلملتك يعني شعوري تدا تشيبت يعني كأيزي شعوري يعني من دەگەڕێمە وڵات دواتر گفتوگۆ دەکەین لەبارەی وەزعی ئێستای ئێزیدیەکان بەپێ ئەو داتانەی کە لەبەردەسایە کەتابە ئێستا زیاتر لە نیوەی خەڵکی شنگار نەیانتوانیوە بگەڕێنەوە زیاتر لە 2000 لە ژن و منداڵ هێشتا بێسەر و شوێنن و بە شێوازی جۆرا جۆر لە بندستی داعش ماونەتەوە هێشتا بەشێکی زۆر لەو ئافرەتانەی کە دوای ئەوەی ڕوبەڕووی دەستدرێژی بوونەتەوە و حاڵەتی منداڵیانەیە چارەسەری ئەم منداڵانە نەکراوە و تا بێسا بەشێکی زۆر لەو منداڵانەی کە هەندێکیان منداڵی ئێزیدیەکان لە سووریان لە تورکیان هیچ چارەسەری ئەم بابەتانە وەکو خۆی ماونەتەوە تا بە ئێستا مەسلەی پاراستنی نێودەوڵەتی و مانەوەی هەزارەها ئێزیدی دوای 7 ساڵ لە ناو مخەیمات وەکو لەو بابەتانن کە ئێزیدیەکان واتە هێشتا لە بەردەم بارودۆخێکان کە لە ڕاستی نەیانتوانیوە بە هیچ شێوازێک سەرەتاییترین بنەماکانی ئیستقلاریەت بەدەست بێنن چێ بەرپرسە لەوەها بارودۆخێکە داواکاری ئێزیدیەکان چییە لە دوای 7 ساڵە جنۆسایدکردنیان و دەبێ ئەمان چ لیستێکیان هەبێ لە داواکاری ئایا لە ئەم بارودۆخەی لە مێژووی دوور و نزیک ڕوبەڕووی بوونەتەوە چ کاریگەریەکی تەنانەت لەسەر ئامادەیی ئەوان بۆ بەرگری لەسەر تەبەنیکردنی سیستەمێک کە بتوانێت خۆیان و کۆمەلگاکەیان بپارێزێ هەموو ئەوانە دەبێتە تۆری گفتوگۆمان نازانم ئەگەر هاوڕێ فەهد لە شنگالەوە لەگەڵمانە هەرچەنە خەتی ئینتەرنێت خراپە هاوڕێ فەهد ئەگەر جێبیستی دەنجی ئێمەیە هاوڕێ فەهد وەزعی قسێکمان بۆ بکە لەبارەی وەزعی شنگال ئێستا چۆنە خەڵک بۆچی دەڵێن ناتوانانی بگەڕێتەوە ژمارەیەکی کەم خەڵک گەڕاوەتەوە دیارە ئیشکال لە دەنکەیە هاتنی بەڵێ وازەحە جۆمە لە دەنگت بوو هاوڕێ کەرەمکە
هاوڕە خدر دەنگ لای تۆ چۆنە سەوتی ئێمە دەگاتن پێمان بڵێ هەمان پرسیار بۆ جەنابێت وەزعی شنگال ئێستا چۆنە یعنی دوای 7 ساڵ بۆچی خەڵک ناگەڕێتەوە ولی ئێستا داواکەری ئێزیدیەکان چییە؟ إيفار باش بخدي دنقنا واضحة وبخدي غسوري عفوا كنا بسوراني جي في مناكم هردو حال البام هينا طبعا بري هموكي يعني إزدي تعرضي أمد بيجن هفتي وشار فرمان هفتي وشار إبادة جماعية بوينا بس اجبي عددي بترا و فرمان هكا سري ما همو اجبر دیانت شما ام ازدینا نا اجبر تشتکی دیتر وقتی هکا سال 1921 هکا عراق تأسیس بویی حتی في دقیقه شنگال مهمشه شنگال مظلومه تشتك الشنگارة چه نبويا او بخوا شارعك قير السالة 1978 الشنغال تشيبو العهد صدام تشيبو حتى في دقيقة أو شارعة يكي أو تسيد حكا اللي أو تسا تشينا كرينا حتى في دقيقة مستشفيك حكا كاربي نساغكي بخو بقري وعمليك اللي تشيبكا مستشفيك تينينا حتى هو زانكوك جامعيك تينينا كليك معهدك تينينا وقتی هکا طلابید ما زاروید ما براید ما اتشونا موصل یا اتحادنا دهوکو و هرم خوردستان پیشیه دا هوفان داعش و تيرورست قاعدة و ارهاب هبو او همو الترسيدبون و قلق مع ضحايا دان مع قرباني دان السرقة موصل والسرقة دهوك وان مع قلق قرباني جدا الناحية خدمات مفقود بون خدمات يكسرنا بون وقتی هكا عزب خوا اجبندي خانه سوري ام 36,000 بشر بري فرمانا ما بري 38 2014 إذا ادعيشين قالك جارة تختورك طبيب ممارس تينبو طبيبك تينبو ناحية شمال ناحية سنون زيدي 150,000 نفسي اتدبو عدد سكاني و عدد نسمة ادوي زيدي 150,000 زلامي تيدبو مستشفى تينبو او حتى طبيبك اجنكات تيدنبو طبيبك اختصاصي ونسائية وتوليد تيدنبو قالك جارة حتى بإسعافك تيدنبو خدمات مفقود بون اجبنية اقتصادي نبون وقتی هكا السسي هشت 2014 بري ويشاغي وقتی هكا موصل ساقتي كتيا دست داعش دا وبعاج كتيا دست داعش دا قندو مجمعات ما اتسكني رابو اشترساي روحي خوا اشترساي قندو ومالت خوا رابون هر یکیجی ساترکی آخی ساترکی ترابی البر مالا خو البر گنده خو چکر و او روجه بشيفي كتك ايفارنا ما هكا دست سيست حتى بيست زلام اي مسلح تشكو سلاح نتشون او واجبه ترسى داعش او النيفا سقوطا موصل وسقوطا شنغال او قلق جارا تيرورست داعش هيريشي سر گندید ماکر و پیشمرگا رادبون اتکدنا سر پشتاوان دا وان وکا پشیکا وکا جردا رادبون غاردان بازدان بس السسي هشت او بقوتك الزور الزافاتن وقتي هكا محافظات عراقي هكا انبار وصلاح الدين ونينوى وقتي هكا او قوات عسكري اتزاف الموصل بخدا نوت هزار قوات امني جيش الشرطه قوات الامني اتيدبون
مخابنی و اجبر دست سیاست جردی داعش ترکا سلاحت خودان ترکا چند چکو سلاحت خو همو کدان و کدنا ابن دست داعش دا پشتی وی وقتی چکو سلاح ادوان هر سه محافظات زايدا هناك محافظات اد موصل اد سوري جي كدنا ابن دست داعش دا فاو قوت مره نبو هكا ام مقاومه داعش بكن رغم هكا جندي قرزرك مجمعي قرزرك ومجمعي سيبا شيخ خدري 6 ساعات مقاومه وان كرن والجندي قرزرك ابتني اجي زانم هكا از وي برتوك كي وي كتابك السر ملحمه شر قرزرك وسيبا شيخ خدر ابداع 10 ازي تاليفتكم ازي هاتيما سر نهايتها كتابي هكا از خلاص بكم وان ابطال قرزرك اجداعش زيدي يدصد چكدارج ادوان كشت وحتى نكارين چكدارت خوشي دفن بكن البن ارديدا هنجي شر يزور يذهبوا ونفسه ويكي هكا جندي سيبا شيخ دريجي او شر فيركر وقالك الشكداري داعش كشتن وان نكاري هكا شكداري تخوا ايت هكا هاتينا كشتن دفن بكن وان ترك دا بس بمخابني و قوتك زور زهفي وهات ومدرعات وعجلات مصفح ايت هكا هتاب قاذفة وانجي لنا تشوبا اجبر ويكي انسحاب تشيبو يا هتاب دقيقة شيرة جاي شنغالي انسحاب نبون اجبر جرد داعش بشتي هكا فان برسيارك ديتا يعني برسيارك روبري مهدى بيتوا برسيارك ما يعني ايوه وكو شنغاليا كان وكو ايزيديا كان چه ببرپرز دزانن يعني چين ویلایەن کە بەرپرس بوو لە بەدەستەوەدانی شنگال چێ بنەوانی کە شنگالیاندا بەدەستەوە چ لایەنێک چ جیهەتێک مەسئولە لە تەسلیمکردنی شنگال مشتفی منەکرد هاوڕە فەریدا تو دەکاری سوالەکە هاورێ خدر بێژت کی سەبەبە شنگار تەسلیمی داعشا کرد و سەحب بوون شنگاری و وەضعی ئێزگیا هۆلات کی سەبەبە کی مسببی رئیسیە يعني سبب مقاومة أشكي إتحكا الشاي شنغالي ضد إيوان نكارين بسكنن هنجي أويتها أسلحة متطور بون نكارين البرانبري وان بسكن برانبري داعش دقريمة ولاي بلا لەبەرەوەی خەتی هاوڕە خەدر زۆری نییە بەردەوام دەبین هاوڕە خەدر لەگەڵە دواتر دەگەڕەمەلات بەڕێز علی سیاسی سڵاو لە جەنابی شت دۆخی ئێزیدیەکان ئەوەی ئێستا یعنی دوو هاوڕێ لە وەکو ئێزیدی باسی وەزعی خۆیان کرد دۆخی ئێزیدیەکان یعنی جەنابەت چۆن دەبینی وەکو هەڵسوڕاوێک لە بواری ڕوبەڕووبوونەوەی جینۆساید ڕۆڵی جەنابتان و ئەو ڕێکخراوانەی کە لە بوارە ڕۆڵێکی بەرچاوە بە تێگەشتنی جەنابەت یعنی چۆن لە پرسی جینۆسایدی ئێزیدیەکان دەڕوانی بۆچی ئەم فەرمانانە نابڕێتەوە ڕەجی ئەم فەرمانانە تەنیا لە مێژوودایە یان لەمڕۆ و لە بەیانیشایە سڵاو بۆ هەردوو بۆ هەرسێ هاوڕێ خۆشەویست سڵاوم بۆیان هەیە سەرەتا من وەکو خۆم داوای لێبوردنیان لێ دەکەم لەبەرەوەی ئەو 7 فەرمانەی پێشتر ڕووی داوە لەوانەیە باپیرەی من کەسێکی من تیا بەشداری کرد بێت و هەرێکێ لە ئێمەش کەسکارمان ئەوانەی کە ئێمە درێژکراوەی ئێمە بەشدار بوونە لەو فەرمانانەیە ئەو 7 فەرمانە هەمووی لە قوستنتنیە و لە حیجاز و نازام لە شیوە فەرمانەکانی دەرنەچووە هەندێکی کورد کردوێتی مەلای کۆڕێ کە
180 ساڵ 190 ساڵ لەمەوە پێش مەلای کۆرە فەرمانی داوە خەڵکێکی زۆری جینۆساید کردووە. بەدرخان بەک لە ساڵی 1944 ئەویش یەکێکە لەوانەیە کە شانازیان پێوە دەکەین کە ئەمانە ڕۆژنامەی کوردیان داهێنەوە، ئەمانە وایان کردووە، ئەوە فەرمانی داوە و خەڵکی جینۆساید کردووە. ڕەگی جینۆساید 1200 ساڵە ئێزیدی وا جینۆساید دەکرێت، 1200 ساڵە ئێزیدیەکان جینۆساید دەکرێن. لە وەختی خەلیفە معتەسەمەوە، لە وەختی عەباسەکانەوە، لە وەختی ئەحمەدی کوڕی حەنبەلەوە جینۆساید دەکرێن تا ئێستا. و ئەمەی داعش کردی بەشێکە لەو فەرمانەی کە وەختی خۆی مەسعودی داوێتی، مەسعودی عەمادی داوێتی کە فتوایدا کە پیاوەکانیان بکوژن ژنایەکانیشیان بکەن بە سەبایە. یعنی ڕەگی ئەمەی داعش کردی ڕەگێکی قوڵی هەیە. بەڵام من بەختەوەرم بەوەی لە 74مین فەرماندا، لە 74مین فەرماندا دیارە ئێمە هەمومانەوانەی کە خەڵکانێکن ئەلمانیانە بیرەکەنەوە، نازام چۆن ئینسانیانە بیرەکەنەوە، ڕۆلی هەبوو لەوەی کەەوە ڕای گشتی بسوڕێنێت. 74مین فەرمان وەکو 73 فەرمانەکەی دیکە بەرجی پیرۆزی لە بەرداکەندرا و بووە بە کارێکی قێزەون و ئێمەش لەگەڵ ئەوانە خەباتمان کرد بۆی بە جینۆساید بناسێنرێت. لە 3/8 ئێمە بانگەوازێکمان کرد، داوامان لە ڕاگەیانەکان کرد کە ئەمە بە دۆکۆمنت بکەن، ئەمەی لە هێشتا کەس قسەی نەکردبوو. لە 4/8 یەکەم بەیاننامەیە کەوا ئەمە جینۆسایدە دەرمان کرد. پاشتر وزارەتی شەیدان کۆبوونەوەیەکی کرد لەسەر ئەوەی کە ئیش بکرێت بۆ محکەمەی جینایی دۆلی و ئەوانە. کاک حوسێن سەنجاری لەوانەیە و برادرانە بیناسن. حوسێن سەنجاری ئێستا وەبزان مەکتەبێکیان بۆی کردێتەوە لە دۆک. کاتی خۆی من لە هۆڵەندا دەمناسی، متەرجممان بوو. من 13 خاڵم بۆیان نووسی کە چی بکرێت و چی نەکرێت، چۆن ئەم کێسە برێتە محکەمەی جینایی دۆلیەوە. تاکە دوو ڕێگە هەبوو. ڕێگەیەکی ئەوەیە کە لە ڕێی دیلەکانەوە کە بەداخەوە حکومەتی هەرێم و تەنانەت دەسەڵاتدارەتی ڕۆژاوای کوردستان، چونکە من لەگە بن سۆدا دانیشتین لەگەڵ کۆمەڵک خەڵکی بەڕێزی دیکەیە کە حکومەتی هەرێم ئێمەی پەراوێز خست، ئەوەی ئێمەمان توانی بۆیان بکەین نانویستون لە ڕێگەی خەڵکی ترەوە کەمتر بە کەمتر ڕاستی بوون. خۆت ئاگادار بووی کاکی واوت، ئاگاداری بەشێ لەو مەسەلانەیە، چونکە لەوێ بوویت کە ڕەحمەتی کاک عیدۆی بابا شێخمان برد 1.5 سەعات بۆ مدەیعام باسی هەموو کێسەکانی ئێزیدیەکانی کرد لە محکەمەی جینایی دۆلی. پێشتر ئێمە کۆبوونەوەمان کردبوو لەگەڵیانە، هاوڕێ بوو کاروان لەگەڵمانە بەشداری کرد، ئەیات کاکەی کۆمەڵێ پارێزەر و ئەمانە. خاڵێکی پێمان فاتۆبوون سۆداویش ئەوەیە بە پێی فەقەرەی 6 مادەی 3 فەقەرەی 6 ئەتوانرێت محافەزەی مووسڵ بخرێتە چوارچەوەی اختصاصی محکەمەی جینایی دۆلیەوە. دیارەوەش زەحمەتە لەبەرەوەی حکومەتی عێراقی خۆی لە مووسڵ تاوانی ئەنجامداوە بچێت چوارچەوەی محکەمەی جیناییەوە، خۆشیان و ئەمریکاش و هەمووشی محکەماکران نیان. باشە، دەگەڕێمەوە سەر ئەوەی کە یعنی لە ئاستی نێودەوڵەتیە ئێمە ئەوەی پێی دەوترێ بە تایبەتی دادگای تاوانی نێودەوڵەتی لاهای دەتوانێت چ ڕۆڵێک لەم کەیسە ببینی. ئێستا 1-2 وڵاتی ئەوروپی با بڵێن جینۆسایدیان بە تاوانەکان وەکو جینۆساید ناساندووە. لە کاتێکە داعش نەماوە بۆ نمونە، بەڵە ئەمە چ کاریگەریەکی دەبێت، چێ دەبێ مەسئولەتی وەرەگرێ بەبێ بوونی پرۆژە بڕیارێک. ئەمە معالەجەی هیچ دەکاتن کە پاشکویەکی لەگەڵا بێ. من دەگەڕێمە لەسەرم بابەتانە، بەڵام چەمەل عادل سەلیم پرسیارێکی کردووە، یعنی هەر یەکێکتان هاوڕێ فەریدا یان هاوڕێ خدر بتوانێت وەڵام بداتەوە، عەلی سیاسی خۆشت دەڵێ 10,000 پێشمەرگە لە سنووری شەنگال بوون لەگەڵ هاتنی داعش هەمویان ڕەڤین. هەروەها بە فەرمی بۆرۆکایەتی هەرێم بۆ بەرگریکردن، بەڵام وەڵامیان نەدانەوە. شەمال عادل سەلیم یعنی یەکێکە لەو ڕۆژنامە نووسە ناسراوانە دەڵێ ئەوە زانیاریە،
هاوڕێ خدر تۆ لەم باریوە چی دەڵێیت لەم ڕۆەوە لەبارەی بوونی پێشمەرگە و نەبوونی پاڵپشتی و ئەم بابەتە ئەم پرسیارەی هاوڕەشەماڵ نووسێتی هاوڕێ فەریدە دەتوانی بۆ ئەو تەرجمە بکەیت ئەگەرنا تێناگات هاوڕێ خدر أتواني بالترجمة بكيت صوتنا واضحة دقني واضحة دقني واضح هاورا فريدة تواني بالترجمة كيت دقني واضح هاوري خد بسيارك واتي بيجي 10,000 بيشمرقة لشنقار بو بريدة عجبت وشنقارات بن حمايوان دابو دنكات يبقى هور بكي كلمة كابتني مجوافي منك تو جوابي بدروا جوابك والله ما كبو بالاي جنابت به باشا براستي يعني الراس عم بيجينا من بكا اقليمي ومركزي دابين بس درستي كان بين حقيقي وبصراحه باخذين شنقاريات بن حمايه كردستان دابو ابا واقعه وحقيقه يعني نقالي في حقيقه فاشي نيش كاسكي وقت قلتي فيجا أسباب انسحابه قلتي سرشي أساسي بون اتفاقيات بون تتبيرا من وقت من ساقك بون بشوينا بودهوكي ايك القلم بو اتصال بورهات قلتي معسكري كسكي سحبون معسكري كسكي معظم ابن بودان المنطقة شنغاري قلت سحبون قلت أبا تكتيكا هنجي بريفا مقلت أبا تكتيكا مقلت شو ما دام سحبون خلاص ما دام سحبون ما قلت أبا انسحابا أبا التكتيك نينا بجري نظام اتفاقيات دولنا اتفاقيات محلنا يقول براسي شنقار يعني هطان هوشك خلق يزدي هكت وسائل اعلام دا هكت وسائل اعلام كاتي خوي كاتت شكردن بو دادگایی کردنی ئەو کەسانەی کە سبببوون بۆ تەسلیم کردنی شنگال ئاورێ گوتی هیچ شتێکی کرد هیچ قەزەیەک یعنی بەدوای ئەمە حتى معلومات ما يتهاينكو أو قيادات أمنية بيشمرقي لو دركي قوتي تعليمات بمش سريعة سحبا تعليمات يعني أو بيشمرقا نا سحب وياكو شرقريا أن سلاحنا مايا أن عتادنا مايا أن يعني الرافينا أن مقاومة نكريا هيش طلق أكبر ندى مقاومة نكر دقا عولي قوتي بداية عولي يعني سحبوا بأمري سحبوا قيادات أمني سحبوا بأمري جبشتي هنجي يقولي إيك استويكي كات يقول تحملها مسؤولية كات إيك مسؤولية باي بتساملت إيكي أول شو لك سياسية أم هبدا طانوش بيجين ورقة إزديا ورقة كسياسية بين يقولي داخلي يا داخلي بتو يا خارجي بتو ورقة كسياسية وكي قطع الشطرنج ناوي لعبة بيت كان لعبة يعني أفخالكا يقولي 8 فان صراعات يعني شي ذنبي خلكها جارة يعني 8 دفعة ويقولي كيشكت وان بتشن ومالي وان بتشت وشرف وعرضت وان بتشن وبين فروتن وبين والله هر إزديكي تنقروني هر إزديكي تتقاري في المكي وثائقي جتشكي هر آفرتك هر ناجيك تنقروني تتقاري في المكي جتشكي يعني قال يعني مرف يعني حتى شارمكت وسائل إعلام دابجت يعني وكي يعني ايكي قلت هاتن قوكي وكي عارضة ازياء قلت ديوان رونشتين وقلت افراد تينان وقلت يعني حتى دسكرنا يعني لشوي سارو بريوي ومزايدات ابا بومبهندي وقلت تشاو الزانين يعني تشاو زاني افا جوانا افا جوانا افا يا غانجا افا يا مازنة بعمري تشاو زاني والمحجبون منقبون قلتنا وقت تذكرنا عرض كرم بفروطني يعني حجاب نتهلان يعني يا ديار وحمو ملامح تويت جسمي وتوجهي حمود شي ديارو يعني عندك تشت مديتا أو ما بهيستن عندك مصطلحات يعني بومات غريبا كعبيد وجواري سبايا وقلت افتشنا يعني تشتكي يعني وقت قلتي سبايا براسي يعني رغمي على أساس أسيا متعلمة وتشتي زانم يعني نقول سبايا تشتا بس ما فاهمين انتي تشتن يعني مصطلحات غريب يعني أم زفرنا دينا عصورة ما قبل التاريخ وكي عربة قلتي ما قبل التاريخ يعني شي ذنب ما شي ذنب يعني ما تشكريا يعني ام بيجي ما قال جاي قلتي امنع عاملك مهددين بكسكي
جدا بما مزايدات وصراعات دولي او داخلي واقليمي وحمود تساحه زياده مناطق زياده وخلقي شنقاري يعني فاطمه ريها جاره هيش تشتغلين حمو عامل وفلاح والله حمو يسر بستان انا بخدانا ان اخو خدان كان يعني تشيكا سيزيتون نقري بيجي تشيت بيت باش مبقرس عيش بامان هي ليش المطلبك زحمتها يعني تو يعني طلب كتشتغل باش مبقرس عيش بم يعني تشتغل ما نبت تشتغل نبت اش كاسكي باش ما بقرنا معيش بين يعني ما شو مطالبك مستحيلين ابسط حقوقه يعني تو مجالي دايكي عيش بت خلاص عيش كو اخو عيش كو تجيب قرن ما شو مطالبك دەست خۆش شاوڕە فەریدا پێشەوەی بێمە لای تۆ علی مححمود لە ڕاستیە یعنی بابەتی ئێزیدیەکان یعنی لەم سەردەمەیە ئێمە ڕوبەڕووی دۆخێک دەبینەوە یعنی لە سەدەی 21ەکەمە ئەوەی بەرامبەر بە پێکاتێکی زیندوی کۆمەلگای کوردستانی ڕوودەدا بە تێگەیشتنی من یعنی لە زۆر ڕەهەندەوە ئێمە دەتوانین خوێندنەوەی بۆ بکەین لە ڕەهەندێکە من پێم وایە ئەو وەزعی ئێزیدیەکان ئێستا ڕوودەدا دابراو نییە ئەوەی لە مێژووە بەسەر کووردا هاتووە لە پارچە پارچەکردن و لە داگیرکردنی خاچی و لە مەسلەی دابشکردنی خاکەکەی و لە پرۆسەکانی ئەنفال و جینۆساید بەڵام ئەوان دووجار ئەوەی ئێزیدیەکان لە ڕاستیە خاڵێک کە جیاوازە بە حکمی جیاوازی ئاینەکەیان ئەمان جارێکی تر هەندێک جار نەک لەسەر دەستی وڵاتانی دەوروبەر بەڵکو هەندێک جار لەسەر نەتەوەی سەردەست و ئاینی سەردەست کە کورد و ئاینی مسلمانە ڕوبەڕووی تاوانی لە ناوبردن دەبێتەوە ئەمە لە ڕاستیە یعنی لە کاتێکایە کە ئەمە لە سەدەی 21ەکەمە جارشکە ئەم تاوانە خۆی دووبارە دەکاتەوە ئەگەر ئێمە بڵێن داعش حاڵەتێک بوو لە هەڵومەرجێکی دیاریکراوە لە دایک بوو وەکو گروپێکی تیرۆریستی لە زومنی دەوڵەتی خلافی ئیسلامی بەڵام پرسیارێشتر لە ڕاستیە ڕوبەڕووی ئێمەمانان دەبێتەوەیش ئەوەیە ئایا بابەتی داعش کۆمەلگای کوردستانی خستە بەردەم پرسیارێکی گەورە ئایا لە ڕاستیە بوو بە بەسەبێبێک کە بەرپرسان لە حکوومەتی هەرێم و لانە پەیوەندیدارەکان خوێندنەوەیەکی تر بۆ پرۆگرامەکانی خوێندن و بەیەکەوە ژیان و دەرهێنانی فکری داعشی لە ناو پرۆگرامەکانی خوێندن بکەن ئایا هەوڵدرا فکری داعشی لە ناو بەشێکی مەلاکان و مزگەوتەکان دەربهێندرێ من باسی هەمویان ناکەم دەڵێن بەشێک لە مەلاکان و لە ناو مزگەوتەکانی کوردستان ئێستاش فکری داعشی ڕەتکردنەوەی پێکاتەکان و ئێزیدیەکان تێدا باڵا دەستە و خۆی دووبارە دەکاتەوە ئێستاژ ناو منزومەی دینی باڵادەست لە کوردستانە ڕۆژانە ئینتیهاچی گەورە بە مافیژن دەکرێت بە ئازادی شخصیەکان نەکرێ و بە تایبەتی بەرامبەر بە پێکاتەکان دەکرێت ئایا حکوومەت یاریمی کوردستان کە باز لە بێکەوە ژیان و قوبولکردنی ئەوەی دیکە لە دوای 9 ساڵ پرسیاری نەکرد چه هەڵومەرجێک داعشی دروست کرد لە ڕاستی ئێمەمانان ئەم پرسیارەمان لە خۆمان نەکرد ئەم بارودۆخە چی بوو داعشی دروست کرد ئایا شەڕی داعش تەنیا شەڕێکی سەربازی عسکەری بوو ئێمە کورتمان کردەوە لە سەنگەرەکان یان ئەمە شەڕێکی فکری سیاسیە ئێستا هەرێمی کوردستان باز لە چەمچی هاوڵاتی بوونی کارا دەکا باز لە مەسلەی سربەخۆیی کوردستانەکە ئایا ئەمە دێتە کایەوە لە کاتێکە هاوڕێ فەریدە و ئێزیدیەکان بڵێن ئێمە هاوڵاتی دەرەجە سین لە کوردستانە تا بە ئێستا هەزارەها مەسیحی لە ژێر خێمەیە بژی و لە ماوەی ڕابردوو کە بینی منجارشتر خێمەی مەسیحیەکان سوتا و چکارە ساتی شتری لێ دروست بوو بەشی زۆری ئێزیدەکان تا بە ئێستا و پێش داعشیش خاوەن زەویزاری خۆیان نەبوون حەقی مولکیەتی زەویان لێ سەندرابەتەوە بەشی زۆری ئێزیدیەکان لە خوێندن بێبەش بوون هەلی کار لە ناوچەکانیان نەبوو کۆمەلگایەکی مهمشکراو بوو لە ڕاستیە دیاردەی پراوێز خستن لە پێناسەی تازەی نەتەوە یەکگرتوەکانە ئاورە علی تۆ لە من باشترە زانی بەشێکە لە توندوتیژی لە توندوتی من پێم وایە ئەوەی داعش کردی یعنی ترۆپچی تاوانێک بوو کە پێشتر بە شێوازی جۆرا و جۆر لەلایەن کۆمەلگای کوردستانی بە باڵادەستی و بە لە ئاستە کۆمەڵایەتی دینیەکەشەوە بەرامبەر ئێزیدیەکان دەکرا
ئێستاش ئێمە ئەو چیرۆکانە دەزانین بەشێک لە خەڵک بە دەنجی بەرزەوە باسیەوە دەکا نابێ نانی دەستی ئێزیدەکان بخورێ حرامە، نابێ لە دوکانی ئێزیدەکان شت بکرێ حرامە، نابێ ئێزیدەکان لە دوکانێک ئیش بکەن و تەعاملیان لەگەڵ نابێت. ئەمە ئێستا هاوڕێ ئیبراهیم لە ڕەواندزەوە بازەوە دەکا کە کاتی ئێزیدەکان لە ڕەواندز بوون لە خراپترین شوێن بوون، بەڵام ئاوارەکانی تر لە باشترین شوێن بوون. مەبەستم لە چییە؟ ئەمە پرسیارەوەی بەرامبەر ئەم دیاردانە کۆمەلگای ئێمە پرسیاری لە خۆی کرد ئەرێ حزبە سیاسیەکان یان لانە پێ لە حکوومەتە کە ئێستا ئێمە بینیمان لە ڕاستی من نامێ ناویان بێنم چەند کەسێکە پێشتر پۆستی باڵای هەبوو لە حکوومەت و ئێستاش بەردەوامە دەیەوێ ئەم تۆپەکە بخاتە ساحەی حکوومەتی ناوەند، ئەوەی تر بڵێ نەوەڵە پەیوەندی بە گەریلاوەیە، ئەوەی تر بڵێ نەوەڵە پەیوەندی بەچیوەیە. واتە لە من هەست دەکەم لە ڕاستیە جارێکی تر چاواشەکاریەکی گەورە بەڕێوەیە بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان وەکۆی هاوڕێ فەریدەوتی بە فعلی پاراستنی ئێزیدەکان لە بەردەستی حکوومەت یاریمی کوردستان بوو. پرسیارێک ڕوبەڕوومان دەبێتەوە ئەو لێژنەوەی دروستکرا بۆ بەدواداچوونی بۆ بەدواداچوونی ڕاستیەکانی تەسلیمکردنی شنگال چی کرد؟ کۆبنەوەکانی چی بوو؟ ڕاگەاندراوەکانی چی بوو بۆ ڕایگشتی؟ بۆ چی وەکو کەیسەکانی تر دیزە بە دەرخۆنیان کرد؟ چێ بەرپرسیارە؟ کۆمەلگای ئەمان پرسیاران لە خۆیەکە؟ من پێم وایە ئەمانە هەموو پرسیاری زیندون مەلەفی ئێزیدەکان بە تەسەڕووی من مەلەفێکە دانەخراوە و بە ئەواڵایی دەمێنێتەوە. علی سیاسی بۆی نەڵێ خۆت ئیدارەی بەرنامەکەت کاتی زۆر بەهۆ هەمووان لەبیرۆسی کاکەیان هەمووان لەبیرۆ کات بۆ جەنابەت جێدەهێنم. دەمەوێت ئەگەر ویست لە سەم تۆرانە قسەیەک بکەی باشە قسەم هەیە من هەنێ قسە بکەم دوای پرسیارکە. یەک پەرلەمانی کوردستان کە کۆبووە بۆ بڕیاردان لەسەرەوەی کە تاوانی شنگال جینۆسایدا 87 کەس کۆ بۆ 24 کەس غایب بوو. ئەم 24 کەسە نەمانزانی چییە بوون، لەسەر چه ئەساسێک ئەمانە غایب بوون. بۆچی ئەمانە ئایا ڕەتیان کردەوە بەشداری بکەن لەوەی کە ئەم تاوانە جینۆسایدا بۆچی غایب بوون؟ ئەمە بەشێکە لە ئینکار، ئەمە بەشێکە لە ئینکار. یعنی ئەبێت پەرلەمانی کوردستان و حکوومەتی عێراقی و هەمووی ئینکارکردنی جینۆسایدی ئێزیدی بە جەریمە حیساب بکرێت. ئەوەی کە ئینکاری ئەم جینۆسایدا کات ئەبێ قۆڵی بگریت و 5 ساڵ 7 ساڵ 10 ساڵ بکەیتە زیندانەوە بۆ ئەوەی سزای خۆرگرێت. ئەمە خاڵێک. ئەو 24 کەسە کێ بوون کە غایب بوون بەشداریان نەکرد لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە بۆی تاوانی شنگال تاوانی ئێزیدی بە جینۆساید ناسێت. دوو فەریدەخان باسیەوەی کە وتی ئەمر هات ئەو پێشمەرگانە ئینسحاب بکەن، کەواتە ئەبێ ئەوەی ئەمری کردووە ئەویش بێتە ناو لێپرسینەکەوە. ئایا ئەمە شەراکەتە لەگەڵ داعشا کردویانە یان شکستێکی عەسکەریە؟ چکە جار دیکەش لە شوێن تریش لە مەخمور خۆت ئاگادار بووی، لە مەخمور ئەوها شکستی عەسکەری بوو، کۆمەڵی خەڵکی زۆر کەم مابوو، گەلێ کەم هەموو ڕایان کرد، یعنی هەولێر چۆڵ بوو لەو کاتەیە. ئایا ئەمە شەریکی بووە یان شکست بووە؟ ئەگەر شکستی سەربازی بووە ئەبێ لێکۆڵینەوە لەگەڵا بکرێت، لێکۆڵینەوەکە لەوە بکرێت کە ئەمری کردووە ئەمانە شنگال بەجێبێن و خەڵکەکە بخەنە خواردەی دەستی داعش. بۆیە ئەوە هەروەها لێژنە ئەو لێژنەی دروستیان کردووە ئەبێ شتەکانی خۆی ئاشکرا. ئەمە تاوانە، ئەم تاوانە بێ حەقیقەتەکانی ئاشکرا بکرێت بۆ خەڵک، ئەبێ ڕاستیەکان ئاشکرا بکرێت، ئەبێ خەڵک بزانێت چی ڕوویداوە لە شنگال بە شێوەی ڕەسمی نەگوتی وتی چی بووە، بۆچی وای لێ هاتووە و ئەوانەی کە دانراوە ناو لێژنەکەی چێن، ئایا حاکمەکان چێن، ئایا لێکۆڵینەکان چۆن بەڕێوە چووە؟ ئەمە هەمووی پرسیارە. خاڵێکی تر من باسی مەسعودی عەمادیم کرد. مەسعودی عەمادی کە مفتی قوستەنتینیە و عوسمانیەکان بووە. کاکە گیان ئەمان نەک کافر، ئەڵێ لە کافر کافرترن. ئەگەر مەسیحی کافر بێت جوولەکە کافر بێ ئەمان لە کافر کافرترن. بە پێی بۆچوونی ئەوان ئەم 73 فەرمانەی پێشی تر کراوە، گەلێگەلێ لەمانە پیستر و خراپتر بوون. بەڵام کەس وەک ئێستا تۆڕی کۆمەڵایەتی و ڕاگەیاندن و نازام چی و چی نەبووە. لە وەختی پاشای کۆرەی ڕەوانزە ئایا هەبووە؟ نەبووە. بە کەیفی خۆی خەڵکیان کوشتەوە، خەڵکیان کردوتە سەبایە و اقتصابی خەڵکیان کردو، نازام چیان کردو. ئێستاش لە ڕەواندز پەیکەریان بۆی دروست کردووە. ئەبێ ئەم پەیکەرانە بێنە خوارەوە، ئەبێ بەدرخان
بێتە خوارەوە ئەبێ ئەمانە مێژوو جارێتر بنووسێتەوە ئەبێ ئەو مێژووە بسڕینەوە ئەمانە کاتە قارەمان ئەبێت پاشای کۆرە لە قارەمانەتی بخرێت ئەبێ بکرێتە تاوانبار لە مێژووە ئەبێ محکەمە بکرێت وەکو تۆ وتت ئەبێ دراسەی خوێندن هەموو شتێک بگۆڕێت یعنی تو بەبیرت دێت کاتێک ئەوە بوو ئێمە کەمپینێکمان گوت ئێمە هەمووی ئەزیدین منی ئەمەد بۆ کەناڵێک زوویەکێ لە ئستعلاماتەکە هاتە لامە وتی کاک عەلی من تۆم خۆشە وتم بۆ گوتی ئەیانەوێ ئۆی نەکرد بۆ بنێنەوە چوومە ناو بەرنامەوە گوتی یەکەم پرسیارە بوتی تۆ ئێستا ئەزیدیت وتم منیش قسەی ڕاستی لەو کاتەدا وتم بە ئەم جارە وەکو مام جەلال قسە بکەم وتم وەک یانی لە سیاسەتیش هەنێشتی تایە لە بەردەمەوە هینا هاتووە ئەی نەکات وتم نا ئەوە لە بەنگالی ڕۆژئاوا شوعیەکان دیفاع لە ئیسلامەکانەکەن ئەوە لە ئەستەمبول دیفاع ئەلە ئێمە هەموو ئەرمەنین معنای ئەوە نییە بەڵام ئێمە پشتیوانی قەزەکەیانەکەن لە هەڵەبجە فتوایاندا دژمن من بۆ خۆم سیارە لە بەردەم دایرێک کارەوە بەرامبەر قاعی میدیا خەریب و لێمدا بم کوژێت بەس باسم نەکرد هەر لەسەر ئەوە فتوایان لەسەرماندا قسەیان لەسەرمانە کرد ئەمە پێویستی بە جوڵاندنە ئەم جارە کۆمەڵگەی کوردی باشاتە پێشەوە ئەم جارە کۆمەڵگەی کوردی بە شێوەی گشتی باشاتە پێشەوە ئێمە هەموو بە عام دژی ئەم دیاردەیە بووین ئەویش فەرمانی 74 دژی ئێزیدەکان و هەمان کاتیشدا لای ڕای گشتیەوە دروست بووە بێت مێژوو جارێتر بنووسێتەوە وەکو تۆوتت ئەبێ مێژوو جارێتر بنووسێتەوە یعنی خاڵێک کە حەزەکەم ئەوانەی لە ڕاگەیانی شەکەنەوەیان شەکەن بزان ئەو 24 کەسە چیە بۆ دەنگی بە جینۆسایدی ئەزیدەکانەوە ئایا ئەمانە دەیانەوە ئینکاری جینۆسایدی ئەزیدی بکەن یعنی ئەمە خاڵێکی زۆر مهمە ئینکار ئەبێ سزا بدرێت تا ئینکارکردن سزا نەدرێت لە کۆمەڵگەی کوردیە ئەو قەرەبووە بە ناقوستانی دەمێنێت ئێمە هیچ قەرەبوویەکمان بۆیان نەکردووە کێ داوای لێبوردنی لەوان کردووە فەریدە خان چێ داوای لێبوردنیەتان کردووە کەس ئەبێ ئێمە بە ڕەسمی داوای لێبوردنیان لێ بکەین کاکە گیان ئێمە خۆمان بە پاشای ئەم خاکە زای ناوی کوردستانە ئێزیدی هەر لەسەر ئەم خاکە جینۆساید کراون باپیرەی ئێمە باوک باپیرەی ئێمە بەشداری کردووە لەمەیە چێرە نەکمان ئێزیدی نەبووە سەبایە کراوە هەموو یعنی ئەگەر لە جیناتی ئەم خەڵکە کۆ بکۆڵیتەوە هەمووی دەرەکەوێت گەلی عەلیبەک بەچی ناوێنراوە گەلی عەلیبەک یعنی ئەوان خاکیان داگیر کراوە شوێنیان داگیر کراوە دەربەدەر کراون بە زۆر گۆڕاون ژنەکانیان کراوەتە سەبایە بە پیرۆزیش دراوەتە قەڵەم ئەمە من پرسیارە لای من دروستە بێ ئێستاش یعنی با بڵێن هەژمونی نەتەوەی باڵادەست و ئاینی باڵادەست ئەوەندە بەهێزە ئێستا ئێمە هەندی حەقیقەت هەیە لە ڕاستیە مێژونوسان تا بە ئێستا ناتوانن حەقیقەتەکان ئاشکرا بکەن لە ڕاستی ترسنۆکن کاکە مێژوو بە پیاوی ترسنۆک ناکرێت مێژوو بە پیاوی ئازا کرێت مێژوو من ڕۆژە برادێک ڕۆژهڵاتیە منیان برادریم زۆرە لەگەڵا گوتی حەزەکەین تیمسالەکەینەوە بۆ هین تیمسالێکیان کردوێتەوە بۆ سمکۆی شکاک لەسەر ڕێ ئەنکاوە گوتم من وەڵایەکێکم لەوانێت تەوقعیم کردووە لادرێت دانەندرێت لەوێ وتی بۆ گوتمێ کاکە ئەوە ئیهانەکردنی مەسیحی فەقیرە کریستانە ئەوە چوە لە ڕزایە مەسیحی کوشتەوە ئێستا دێن لە بەردەم دەرگای ماڵی ئەوان تیمسالی بۆ کە ناخەر چۆن نەبێشتیوە یعنی مەبەستمەوەیە ئێمە ئەم کۆمەلگای ئێمە نییە هەموو شتێکی تۆ سەیری ئیسلامەکان کە چۆن کێسی دوعا گەوراکەنەوە ئەمە ویستێتی بێ بە مسلمان ئەمە نازام چییە یعنی مەبەستم لە ڕۆژانە ئێمە سەزار ژن لە کۆمەلگای ئێمە ساڵانە دەیان سەدان کەس دەپوژرێت یعنی دێن بەعزە کێسێک گەوراکەنەوە ئەوانش کۆمەلگەیەکن و کۆمەلگەی ئێمە داخراون کۆمەلگەیەکن علاقاتی خۆیان بە کاتێکە ئێمە خۆمان بە نەتەوەیەکە زانین لە مێژووە بوونێتە قوربانی ئاینی سەردەست و نەتەوەی باڵێن باڵادەست و زۆرتری قوربانیمانداوە و ئێمە ئێستا باز لە عەدالەتی ینی ئەوەی قۆنا چی پێ دەڵێن عەدالەی ئینتیقالی ئەەکەین ئێمە لە ڕاستیە ئایا خۆمان ئەو عەدالە ئینتیقالیەمان جێبەجێ کردو ئەمە هیچێکە لەو پرسیارە ڕوو بەڕوومان دەبێتەوە ئەوڕە فەریدە دێمە لە جەنابێت وەزعی ئێزیدیەکان ئێستا یعنی داواکاری ئێستا ئێزیدیەکان ئەوەی من دەیبینم لە ڕاستیە
یعنی داواکاریەک نییە داواکاری تەنیا ژیانێکی گەڕانەوەی ینی گەڕانەوەی بۆ زێدی خۆیان بۆی بژین نقطە سەری دیان بۆچی ئێزیدەکان ناتوان بگەڕێنەوە بەپێی ئەو داتای من ئەمڕۆ سێرچێکم کرد دەڵێ زیاتر لە 100,000 ئێزیدی کۆچی کردووە بە وڵاتانی دەرەوە 150,000 نزیکەی 3,000 ئێزیدی ژن و مناڵ هێشتا بێسەر و شوێنن هێشتا چەندین مناڵ لە تورکیایە هەندێکیان لە ڕۆژئاوایە هەندێک لە ئێزیدەکان لە تورکیان بەشێکی زۆر لەو مناڵانەی کە یعنی هیچ تاوانێکیان نییە لە نەتیجەی دەستدرێژی داعشێکی تیرۆریز لەدایک بوونە ئەمڕۆ بێشوناسن بێ هەویەن لە دایکیان دوور خراونەتەوە و ئێستا منتیقەکانی ئێزیدیان بە شێوەیەکی گشتی سەرەتاییترین مافی ژیانیتیانە من پێش ئەوە لە ڕاستی هاتووم بەشداری سەرڤەیەکمان کردەوە لەسەر وەزعی ئێزیدیەکان و لە دوای ئەوە ئێستاش وەکو خۆیەتی ئێستا من تازە دەبینم قونسڵخانی ئەمریکا هاتووە ڕەمزی ئێزیدیەکان کە یعنی شوێنە ئاینیەکانە باسی ئەوە دەکا کە ئێمە ئەوەندە پارەمان بۆ سەرف کردووە بەڵام بەبێ ئەوەی پرسی ئێزیدیەکان وەسەر قونسڵ دوێنێ پێرێ سەردانی لالشی کردووە باسی ئەوەکە لە کۆنگرێس و لە ئەمریکا ئەوەندە پارەمان سەرف کردووە ئێمە وامان کردو بەبێ ئەوەی لە ڕووی سیاسی و لە ڕووی یاساییەوە هیچ قەزێک بۆ ئەم بابەتە بکرێت ئەم بابەتانەی وروژاندم نەڕینی تە چیە لەسەر ئەم مەسەلانە ئەم مەلەفانە بۆوە یعنی بە مەفتوحی ماونەتەوە هەوریان بەگەڕیانە خەڵکی ئێزدی بۆ شنگار مەگوتەوە وابیە ساحة صراعات يعني زاني كان قوات حكومية مسلح كان قوات مسلح لا شنغارن بكاكا وياباجا وحشد شعبي وقوات شرطة الاتحادية و أحزاب إيزديان أو يعني جهات تربط كرينا يعني إيزدي بخوب خوي والدابش كرين سر وان كان قوات المسلح يعني شنغار أرضيك يا مهيئة نينا خلق بقرية باودي خلقي لنايتا يعني چی گاوا يقولي شرك چه هر او خلقات برلینگاجت هر قواتنا در ربن دچنو کی در ربن هر او خلقات دستوان دامینت ويا دويش خدمات مين خدمات قال الزور ضعيف لكن هو خدر قلتي اعطانو نا مستشفيات نا مدارس نا معهدك نا كليات نا شوارع مظلات نا يعني منين يا مهمشه شنغار مهمشه بجري قلتي سوريا تدخل تركيا حاليا وتدا تدخل باكاكي وتدا تدخل حكومة مركزية دا وكردستان شكوى الدور بريت يعني أو أطراف الشنغاري كشمال قشلون الأطراف يعني أرضية شنغاري نايم مهيئة خلق بقريت هكا وبخو أبهاف صالة تدبخيمة كده أكيد بقرية خان يخوب وتباش تلا بس خدماتها وفر كان أمانة وفر كان نوك أمان نبت خلي شعب قري هكا أمان نبت سلام نبت هكا السلام نبت استقرار نينا هكا استقرار نبت خدمات نينا هكا خدمات نبن عالم شواجي هطانو آبا بخوارنين نينا للشنغاري يعني خلي شعب قريت أسبابته قلتي إجبارش دا شنغارة مهمة بس بشتي هاتينا في مناطقة وشقديتن آبا خوش وشقديتن يعني فرصة شوليوة هاي وشقد الشولي هاي الشنغاري حمو سربستانا بونو سرباجانا وخيارة وهالشو هيك شو لك دينين الشنغار صحراء يعني نجية جيانة وسترن دير راشنو يعني فرمانج برات وإز دي شكو يقولي تنور رقمك ما يعني معلومات ما هي 115,000 كاس إز دي يعني مهاجرين ويا مستمرة هجرة مستمرة شك يعني نتو بيجي يسكن يعني هستا بس مجالك بدولتك درجة خوفك ديجت منظمك بيت أس مستعدم كتشان كسكا ببم بارها بتبش نشجو حمو بارها قاشاغي رسمي بتحمو بارها بت أسمتاكدم يعني دوكي مسيحية وكي يهودية دليزجات وكي يهودي شا يهوديش عراقي خلاص من يزديش عراقي خلاص من يعني يقول يا بردوامة هجرة باز فريدة باز للركوتنامي شنغالة كريب باز لە گرنگجی ئەم ڕێکەوتنامە دەکرێت زۆر جار بەڕێی جەنابێت یعنی
دەبێت چی بۆ شنگال بکرێ ئایا بە تایبەتی ئێستا تەدەخولی وڵاتانی ئیقلیمیش و دەوروبەر تەدەخولێکی ڕاستەوخۆیە لەسەر وەزعی ئێزیدیەکان و کەیسی ئێزیدەکان لە ڕاستیە ئێستا لە کەیسێک کە کەیسێکی جینۆساید ئێستا تەحویل بووە بۆ کەیسێکی تر کە سراعی هەژمونی وڵاتانی دەوروبەر و هەژمونی هێزە سیاسیەکانە لەناو ئێزیدیەکان ئێستا یعنی ئێستا ئەمڕۆ یادی یعنی من زۆر لافیتەم بینی ئەمڕۆ ئەم گفتوگۆی لەناو ئێزیدیەکان نەکرا ئێزیدیەکان داوای چیان نەکرد یعنی ئێوە لە ناوە خۆتان دەتوانیت دەبوو چی بکرێت کە ئێزیدیەکان باسیەکەن بۆ ئەوەی خەڵک بگەڕێتەوە بۆ شوێنەکانی تر تەنانەت ئێستا باس دەوە دەکرێت لە هەندێک شوێن گوندی ئێزیدیە ناتوان بگەڕێنەوە لە بەرەوەی حەشدی شعبی نزیکە ئەوان ئێستاش یعنی مخاوفێکی زۆریان هەیە چۆن لە داعشەیە بوو بامان شێو لە حەشدی شایانە کەرەمکە هاورێ vêt melefê emnî hesim bit yanî ciyeka muhedded bite hesimkirin ciyeka muhedded yê meعنîye ev melefê şingarê ve de yê musaytir bit ne sê çar quwede niho şingar haliya şingar wekî Sûriya teqrîban wekî Sûriya dabeşkiriye navbeyna quwatê miselleh de yanî ev minteqa tabicî filan quwa filan quwatê ev minteqa tabicî filan quwat ev minteqa yanî ye dabeşkiriye şingara dabeşkiriye ji ber hindê eman nîne yanî vê ittifaqiyek hebit ew ittifaqiyya navbeyna hikûmeta herêmê û Kurdistan û Iraqê de elebû حسم نبويا يعني بس اتفاقية قلت على أساس إدارة مشتركة و ذي اتفاقية كي داري خينت والتدخلات سوريا كي ديجي خلاص كت وتركيا كي ديجي خلاص كت يعني صراع كمازنة داخلي شنقارج برهندي يعني بيت حسم كرن ملف أمني أهم شيء ملف أمني كأمنيا هذا حسم كرن شنقار اوتوماتيكيا قلت هيك منظمات هيك دولات منظمات تفيد إنسانية كخدمات برين هكا برا بيدة ارتوازي كولا يعني تشكرين هكا برا شارع عطوان تشكرين هكا مستشفيات بكرت بس حتى المنظمات الدولية يعني ناتو أنا بشرش بر يعني ملف أمني ني واضحة يعني يغاي أو يعني ني واضحة ملف أمني ني واضحة يعني زحمتها تجي كده بيجي يزيد كان شيبو من لزور شون بينم لافتيان برز كدبوا چەند دروش لە نووسرا بوو داواکاری سەرەکی ئێزیدیەکان چیە لە ئێستاە ئەمانەی ناو شنگال و لە ناو با بڵێن منتیقەی ئێزیدیەکان و ئەوانەی لە دەرەوەن داواکاری ئێزدیا بەگەڕێنە جێت خۆ ئەمان وەفر بێت استقرار وەفر بێت قلتي أمنا درجة دوسي بين حالة ما بحالة حمو مواطنة عراقي بيت يعني فرق جداينا بأف عنصريات يا نامينات فرق جداينا من تمييز ديني نامينات يعني أم شعرنا بين أم شعور ما نبتكم مواطنة درجة سين وشارين وحالة ما بحالة هركسكي هبت العراق جيت كإنسان يعني كإنسان المبرن كمكونة كأصيل كإيكش في خلقي ما حقبت معيش بين داواكاري مخطوفات فقريين داواكاري أرضية يعني أن حق ناجيات البرلمان العراقي وقوتي يعني ملف ناجياتك وقانون الناجيات عفوا قانون ناجيات جيب تكرين يعني داواكاري قالك يعني حمو وتاتينا قوتن بس فعليا نينا تشتاق نينا فعليا نينا دەگەڕێمە لای تۆ هاوڕێ عەلی بە تێگەیشتنی تو بەرپرسیارەتی ئێستای کۆمەلگای نێودەوڵەتی حکوومەتی ناوەند حکوومەتی یاریمی کوردستان بەرامبەر بە ئێزیدیەکان چییە؟ ئەم ساڵ خولێکی تری دادگای لاهای بەڕێوە دەچێ ئێوە ئەم مەلەفەت ئایا یعنی هیچ بابێکەیە لەوێ مەلەفی ئێزیدیەکان لە کۆبنەوەی لاهای لە کۆنفرانسی ئەم ساڵی لاهایی بور و ژێندرێک کە بڕێر وای لە کۆتایی مانجی 11 لە لاهای ببەسترێ ئێوە ساڵانە ینی ئەم ساڵ چۆن خۆتان بۆ ئەم بابەتە ئامادە کردووە چی ئیمکانێکەیە کە ئێوە بتوانن بیکەن ئەو ئیمکانە هەیە کردومانە زیاتر لەوێ یعنی ئیمکانەکە ئێمە حتا پێش ئەوەی کە نەتەوەی گرتوەکان کەریم خان ئەوان دیاری بکات بچێت لە کێسی ئێزیدیەکان بکڵێتەوە ئێمە نامەیەکمان دا بە هەرموو دەوڵەتەکانی کە لەوێ بوو تەنانەت 7 دەوڵەت پشتیوانیان کردووە نامەکەیەک هەفتەیەک لەسەر سایدی محکەمەی جینایی دانرا بۆ ئەوەی کە ئەمە بچێتە مەجلیس ئەمن چکە عێراق ئەندای محکەمەی جینایی دووەلی نییە کە عێراق ئەندای محکەمەی جینایی دووەلی نییە
محکمەی جینایی دووەلی ناتوانێت هیچ بکات ئیلا بە مەرجێک ئەتوانێت شت بکات کە وەکو گوتم عێراقین ڕازی بێ بەوەی شاری مووسڵ بچێتە ژێر اختصاصی محکمەی جینایی دووەلی ئەمە یەک دوو بتوانرێت خەڵکانێک بگترێت لە داعشەکان بدۆزرێتەوە لە وڵاتانیان شتێکی وە کە سەماون بەشی زۆریان لە ڕۆژاوای کوردستان دەستگیر کراون بەشی زۆریان ناکە مهمەوەی نەدراون ئەبێت تەسلیم بکرێنەوە ئەبێت کەسانێ بن تاوانیان کردبیان فەرمانیان دابێت کەسێکی دیاریکراو بێت ناڵم ئێمە لەگەڵ ئەو کاتە لەگەڵ بنسۆدەیە دانیشتوتی ئێمە دوو کەسمان دیاری کردو تا ئێستاکێکی تیارە قەسفی کردو لە ڕۆژاوای کوردستان کوژلایەک نەفرێ ماوە مەبەستم تۆ ئەبێ ئاگادار بکەیتەوە ئەبێ زانیاری بدەیت من خەڵکم لەگەڵا بووە چوینە بۆ لای دەستگاکانی هەولێر کە گوتویانە حەوت ئیتاڵی لێرێ ئەوێ بیان بینێدیان قسەیان لەگەڵاگەیان خەڵکانێکی تر هەبووە نەیانداوە یعنی تۆ کە ئەمانە کە هاوکاری محکمەی جینایی دووەلی نەکەن هیچ ناکرێت ئەمە بەس بەڵام تەنها شملی ئەو کەسانە کات کە جنسێ و وڵاتانیانێ ئەندامن لە محکمەی جینایی دووەلیە شملی خەڵکی تر ناکات و ئەوانە ئەگەر بێت ئێمە دەستگایەکی باشمان هەبووە هەواڵ پرسی دەمانتوانی ئەو داعشانەی کە ڕایان کرد لە دوای تێکشیانە هاتوونەوە بۆ ئەوروپایەک بدۆزێتەوە تەسلیمە وڵاتەکانیان کرێن محکەمە بکرێن سزا بدرێن ئەم کێسانە زیاتر لە وڵاتانی تریش بە ڕسمی بە جینۆساید ناسێنرێت چونکە سەیری کە خاڵێکەیە ناساندنی جینۆساید لە پەرلەمانە جیایە لە ناساندنی جینۆساید لە ڕێگەی محکەمەوە ئەگەر لەگەر لە ڕێگەی محکەمەوە بێت یەک ئەو ناساندنە دەبێتە ناساندنی حکوومەت ئەو وەختە ئینکارکردن دەبێتە عقوبە ئەمە یەک دوو مثلەن هۆڵەندا ئەگەر لە هۆڵەندا محکمەیەکی محکەمە بکرێت بە جینۆساید ناسێنە لەسەر تاوانی داعش ئەو قەرارە دەبێتە قەراری هەموو یەکێتی ئەوروپا کە 27 وڵاتە یعنی ناساندن لە ڕێگەی دادگاوە زۆر مهمترە زۆر گەورەترە زۆر معتەبەرترە لەوەی کە لە ڕێگەی پەرلەمانەوە دەنگدانێکی لەسەر دەکرێت یان لێژنێکی دەرەوەی ئەو وڵاتە بەڕەسمی دەناسێت ئەوەیە ئەفوان بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو داعشانە بدۆزینەوە کە تاوانیان ئەنجام داوە باوەڕەکەی تاوڕە هیوا لیستێکی 300 ناوی لەم ڕۆژانەدا شوێنێکی مهم بوو این ئێزیدەکان پێشەوەی ئەو بڕیارانە دەرچێت ئەو کچانە کە دزراون یعنی کچ ژنی بووە لە لای بووە هەیە منداڵیشی بووە تا ئێستا ناو ئەسلەکەی داعشی نەزانیوە یعنی تۆ وەرە لەو لیستانەی لەو کچانەی هاتنێتەوە یەک دوانێکشی لێ دەرچێت لەوانەیە هیچی تا ئێستاکە ناوی ئەو پیاوانە نازانن ناوی زانیاریان لەسەریان نییە نازان چێن و چێنی نەمانە یعنی وەکو شتێک وەکو شەبەحێک هاتوونە و ڕۆشتون ئەمە بۆ خۆی ئەمە شتێکی زۆر ئەنتیکەیە ئەگەر ئێستا ئەو ژنانەی کە گەڕاونەتەوە ئێستاوە لە دووهۆکن هیوادان فەریدەخان بچێت سەردانیان بکات مثلەن ئەگەر ئێستا ئەو ژنانە ناوی ئەو پیاوانە بزانن پیاوێک بۆ نمونە لە هۆڵەندا بێت من پەیمانە دەمێ هەموو ئیشێکی بۆ بکەم مثلەن یان لە هەر وڵاتێکێکی ئەوروپا بێت بەڵام تا ئێستاکە ئەوانە بەداخەوە نازان ئەو پیاوانەی کە ئەمانی اختصاب کردووە ئەو پیاوانەی ئەمانی کڕیوە ئەو پیاوەی ئەمانی فرۆشتووە چێن و چێنین ئەوەی خاڵێکە ینی لە بەرنامەکەی ئیمڕۆیە حەزەکەم دوو خاڵ سەرنجی بدەینە ئەگەر تەرکیزکەی سێ خاڵێک ئەوەیە بزانین ئەو 24 پەرلەمانتارێک کە دەنجیان نەدا بە جینۆسایدی ئەزیدەکان لەبەرچی دەنجیان نەداوە ئەوانە چێ بن علی سیاسی دەنجیان نەدا نازانم ئەبێت تۆ بەیانێکو ڕۆژنامەنووسێ بچۆ پرسیاریان بکە ئەمە یەک دوو ئەوێ پەرلەمانی کوردستان قرارێ دەرکا عێراقیش بامانشەوە ئینکارکردن عقوبەی لەسەر بێت سێ ئەم ژنانەی فرۆشراون اغتساب کراون ئەم لاولا معمەلیان پێکراوە خاوەنەکانی خۆیان ئایا بۆ ناناسنەوە ئایا بۆ نازانن ئەو پیاوەی لەگەڵا ژیاوە مناڵی هیچیەیە پێویست ئەمانە بدرێتەوە چوارم ئێمە ئەم دەستگا قۆڕانەمانەیە بە ناوی زانیاری و پاراستن و ماراستن و ئەمانەمە بەس بۆ گیان عەلی فەقیر ئازان بەس بۆ گیان هیوا ئازان بۆ گیانێکێکتر ئازان 100 کەسم لەسەردا بنێن لەم لالۆلا ئەی باشە بۆ ناسن ئەم داعشانەمامە بدۆزنەوە ئەگەر پیاون ئەگەر غیرەتیانە ئەگەر شەرەفیانەیە ئەبێ ئەمانە ئیشیانەوە بێت تاوانبارانی جینۆسایدی گەلی کورد بدۆزنەوە
بۆ ئەوەی لەم وڵاتانە محکەمە بکرد بۆیە داوا لە برایە زیدەکانەکەم محکەمە دادگایکردن گەلێ گرنگترە لە ناساندنە ڕێگەی پەرلەمانەوە و ئەمە خاڵێکی زۆر گرنگە و پێویستە تاکیدی لەسەر بکەنەوە پێویستە تاوانباران بدۆزنەوە و ئێمە هەموو سەربازێکی ژێر دەستی ئەوانین هەموو هاوکاریەکیانەکەی دەسەکانت خۆش ئەوڕە فەریدا ئەگەر شتێکت ماوە لە کۆتایی دەتوانی باسی بکەیت من یەک شتێک لە کۆتایی هاوڕە عەلی بیکە یعنی لە ماوەی خولەک و دوو خولەکێکە وەڵام بدەیتەوە دوو وڵاتی ئەوروپی لەو ماوەیە جینۆسایدی عین تاوانەکەیان بە جینۆساید ناسان طبعا ئەو لە کاتێکدا وەکو جەناب دوو تا ئێسامە ئەم کەیسە تەحویلی دادگای تاوانەکانی نێودەوڵەتینەوە ئەمە کاریگەری چییە و چی دەبێت لە داهاتوو دەبی عین چۆن سەری ئەم بابەتە بکەین دواتر وەڵام بدەیتەوە ئەوڕە فەریدا دوا مداخەڵی خۆت لەم بەرنامەیە لەسەر وەزعی ئێزیدیەکان و بە تایبەت دەمەوێت جێویستی جەنابەت بم لەبارەی ئەو ژنانەی کە قوربانین و جارێکی تر کۆمەلگای نە کۆمەلگای موسڵمانان ئەوان لە خۆیان نەگرێ هەندێکیشیان نە ئێزیدیەکانیش لە خۆیان نەگرێ کە منداڵیان بە حکمی دەستدرێژیکردنە سەریان منداڵیان لێ دروست بووە ئێوە لە ناوە خۆتان ئێزیدیەکان چۆن گفتوگوی ئەم بابەتانە دەکەن یعنی ئێوەش لە ڕاستیە مەسئولیت ناکەوێتە سەرتان یعنی منداڵێک کە بەبێ ئیرادەی ئەو لەدایک بووە ژنێک بەبێ ئیرادەی ئەو دەستدرێژی کراوەتە سەر ئەم قوربانیە نەک تاوانبار کۆمەلگای ئێزیدی چۆن سەری ئەم بابەتانە دەکات دەردەشە و گفتوگۆی ئێوە لەم مەسلەیە چی بووە ئەو دەردەشە گەڵێک سەرهاتەکردن ئەو مەلەفە تۆزێک حساسە ینی تۆزێک حساسە زۆر بە ینی بێژن بلا بێت ئەو ئافرەتە بلا بێت بلا زارڕۆکانەین ینی منداڵی خۆ نینت ئەو ئافرەتە نایەتە منداڵی خۆ دەگەڵ خۆینم يعني قال يعني موضوعك حساسة ناتوانم هەموو تەفاسیلا بێژم لا ئەعلام بەس مقترحك هەبوو يعني ما قال قوتشك هون وان كسابين ما قوتي وان كسابين قل مندالوان ديكا القل مندالا بينن واتفاقية القل منظمات الدولي وأقليمي بكان والقل حكومتها هريمي هاري كاربت وقل يا عراقي هاري كاربت أو بس بلا بين وش دستوان دركب من بين هيرا إما بطريقة ومنظمات أفريقيا نجدر في ولاتي إجدر في ولاتي أو مندالا يعني دي مين تقل ديكا خودي تربط كرنو ومستقبلا يعني دهن دابت يعني أبو موضوع داعش نور فريدة چەند کەیسی ئەوەمانەیە کە بابلن ئەو ئافرەتانە دەستدرێژیان کراوەتە سەر ئێستا یعنی ئەم لە کاتێکە دەستدرێژی کراوەتە سەر بەشێک ئەم ژنا لە کە سوکاری ئەنفال کراوە بێسەر و شوێن کراوە ئێستا مافی بینینی مناڵەکەشی لێزەوت کراوە چەند کەیسی ئەوەمانەیە وە کۆمەلگای یەزیدیش قبولی ناکات أما نزاين چنگ بالضبط چنگ كسن بس يقول قانون عراقي يعني قانون عراقي نفس صالح وآفرته چنگو حسب يقول نتو عن دستور عراقي لو قانون عراقي دا وقت من دالي بابي مجهول بد نبيسن بسلمان حسب قانونه يقول تشاو او ديك ايزدي ومن دالي الهويه بنبيسن بسلمان حتى قلت نافي بابي شكل نبيسن عبد الله يعني حسب قانون عراقي بجري قانون ضد يعني قانون شكل ضد ديوان افرتايا او ازدي قبلنا كان يقول او قال ازديابته هويه كروياني بيسيبت او كاتشاوياني بيسيبت بسلمان وباب عبد الله بد امتزاني عبد الله كيا بيجي مقترح او بوكو فريك انا خارج بطريقه منظمات او فريك انا خارج وانا افرتان ومستقبلا دي انصهار من الخارج قال خلقك يعني دي يعيش من على الاقل دي يعيش منه دي زمان دي كزانه مستقبلا دي بن يعني دمج من قال ديك اخو قالك سپاس هاورا علی کاتی جنابتا کەرەمکە وڵای ئەو هەنگاوی حکومەتی هۆڵندا و بەلجیکا وڵاتانی تریش ناوێنە زۆر ڕێکخرا و وڵاتی تریش ناوێتی هەنگاوێکی باشە بەڵام وەکو گوتم لە ڕێگەی محکەمەوە بێ باشتریش ئەبوو و ئێستا ئەوە داعشانە زۆربیان گەڕاونەتەوە لە ئەوروپاش زۆر هەیە زۆر گرنگە کە هەموو کورد بە دوای ئەم داعشانەیە بگەڕێت و بدرێنە دادگا و لایانی بەرپرس ئاگادار بکرێنەوە لە وڵاتانە تەنها بدۆزرێنەوە گرنگە ئەوەی تر ئاسانە جێبەجێکردنی ئاسانە ئەتوانێت بکرێتە سەر سکەی خۆی ئەمە خاڵێک دوو چکەوە زۆر گرنگە محکەمەی جینایی دۆلی نالم کەریم خان کات لێژنێکیان دروست کرد
لێکۆڵنەوەی کردو. ئێستا کەریم خان بۆ خۆی سەرۆکی دادگای داواکاری گشتیە لە دادگای باڵای تاوانەکان و ئەمساڵ کە ئەگەر کۆنگرا بێ کۆرۆنا بێ لێ دەبینین پرسیار لەگەڵ دانیشت نەکەین زین چییە مەسەلەکە. خاڵە گرنگترین ڕێگر ئەوەیە کە عێراق ئەندامی و محکەمەیە و ئەبێ فەریدەخان بزانێکێ لە خاڵە گرنگەکان کە پێویستە خەڵکی ئەزیری داوای بکات عێراق بێتە ئەندامی محکەمەی جینایی دووەلی. ئینزمامی عێراق بۆ محکەمەی جینایی دووەلی ئەوان ئەپارێزێت جارێکی دیکە فەرمانی تازە تاوانی تازە بەرامبەریان نەکرێتەوە. زۆر گرنگە بۆ ئەوان و بۆ کەمایەتە ئاینەکانی ترچکە ئێمە لە وڵاتی جینۆسایدا دەژێن، لە جەنگەڵستانێکژین وڵاتی جینۆسایدا ئەم منطقەی ئێمەتیاژێن. ئەم فەرمانانە دووبارە دەبێتەوە. بیری تونڕەوی لە گەشەکردنا لە دابەزینا نییە. ئەمان هەر دقەیەک جارێکی دیکە بەرەڕووی ئەوە بنەوە دەبنەوە و ڕۆژ بە ڕۆژش دەستە و گروپی تونتر لەوانەیە تر دروست دەبێت، تونتر خەتەرتر مەترسیتر لەوان دروست دەبێت. و خاڵێکی گرنگ هەیە ئەوەیە هەموو پیاوانی مسلمان بەشێک لە داعش لە مێشکیانە هەیە بۆ ئاگاداریتان. هەموو پیاوانی مسلمان بەم عەلی و هیواشەوە بەشێک داعش لە مێشکیانە هەیە بێوان ئاگادار بن. جارێکی دیکە ئەم فەرمانانە دووبارە دەبێتە بۆی زۆر گرنگە زۆر گرنگە داوای ئەو کەن عێراق ئینزمام کا بۆ محکەمەی جینایی دوولی. ئەوە خاڵێکی زۆر گرنگە زۆر گرنگە ئەوان داوا بکەن. دەستەکانت خۆش زۆر سپاس بۆ ئەو ڕاشکاویەت. لە ڕاستیە من لە کۆتا بابڵێن لە کۆتایی بەرنامەکە ئەمانەی جەنابتان باستان کرد ئەگەر وەکو ئاینبی کەمە تەلخیسێگەویش ئەوەیە کە لە ڕاستیە ئێمە لە دوای یعنی لەم بۆ نانە لە ڕاستیە یعنی گرنگجی یادکردنەوەی بۆ نمونە حوتیادی حوت ساڵەی جینۆسایدی شەنگال لە چیدایە ئەگەر ئێمە نەگەین بە ڕوئیایەک بە ڕوئیایەکی هاوبەش بە ستراتیژەتێکی نیشتیمانی بۆ پاراستنی با بڵێن ئێزیدی کە خۆیان خاوەنی ئەم وڵاتەن لە ڕاستیە خۆیان هاوڵاتی ینی ئەسڵ و ڕەسەنی ئەم وڵاتەن. ئەگەر ئێمە من پێم وایە لەوەها بارودۆخێکە کە خۆمان قوربانی دەستی شاڵاوەکانی ئەنفال و جینۆسایدین ئەگەر حکوومەت یاریمی کوردستان لەگەر هێز و هەموو لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نەتوانین بگەینە ئیتیفاقێک لەسەر استراتیژێتێکی هاوبەش کە لەم ڕۆدا لە ڕاستیە ئەولەویەت دەبێ ئێزیدیەکان بێ من پێم وایە ئێمە نەمانتوانی وەیچمان بکە. من پێم وایە بنەمای ئەم استراتیژێتە هاوبەشە دەبێ بریتی بێ لە یەکەم کە ئێستا ئێمە بەرەو نووسینەوەی دەستورە چین دەستورێکی علمانی بۆ هەرێمی کوردستان دەستورێک لەسەر بنەمای جیاکردنەوەی دین لە دەوڵەت و دەوڵەتێکی بێلایەن لەسەر بنیادنانی هاوڵاتی کارای کوردستانی کە تەمەیز نەکا لەسەر بنەمای دین و نەتەوە و هەویەی لۆکاڵی کە ئەو خاڵەی باسی کرد و ئەمە چارەسەر دەبێ کە هاوڕە فەریدە باسی کرد لە مەسەلەی باری کەسێتیە و لە مەسەلەی هەویەیە کە ئیلا دەبێ منداڵ لەسەر ناوی باوکی دیار بێ و بەو شکلە تەعاملی لەگەڵ بکرێتن. خاڵی دووە من پێم وایە دەبێت لەسەر ئاستی دام و دەستگایی و لەسەر ئاستی وەزارەتەکانی خوێندنی باڵا و ئەوەی پێدەوترێ ینی دنیابینی کە لە کۆمەلگادا دەڕێژێ ئەم بابەتە لە ڕاستی نابی بابەتێکی سەرپەیبی تەنیا لە زانکۆیەک بەشێکی تیا بکرێتەوە یان هەرچەندە لەم ساڵانە چەند کەسێک هەوڵیان داوە توێژینەوە بکرێن بەڵام لە ڕاستی توێژینەوەکان تا بە ئێستا پێویستی بە سەدان و هەزاران توێژینەوەی ترەیە. ئەمە لە ڕاستی دەبێت داخلی پرۆسەی خوێندن بێ وەکو یاوڕێ عەلی بەڕوونی گەلی کوردستان داوای لێبوردن بکە و هۆکارەکانی دیاری بکە بۆی ئەمە کەس جورئەتی نەبێ و ئەمە دەبێ ببێ بە بڕیار هەر کەسێک ئینکاری بکە لە تاوانی قڕکردنی ئێزیدیەکان کوشتنی بە کۆمەڵیان بە تاوان ئەژمار بکرێت. خاڵی شترەوێت لە ڕاستیە لەسەر ئاستی کللتوری دینیە ئێمە دەبێت قەتیعە دروست ببێ. ئەم قەتیعەیە یعنی دەبێت پچڕانێک دروست ببێ لە دوای ئەم ڕووداوە کە چی بەسەر کۆمەلگاکەی ئێمە داهات و هەروە مەسلەی پاراستنی نێودەوڵەتی بۆ ئێزیدیەکان ئەگە بۆ بارودۆخێکی دیاریکراویش بی و من پێم وایە جێبەجێکردنی حکمی ذاتی بۆ ناوچەکانی خۆیان یان تەنانەت
یعنی بەرەوە ئاراستەیە کە خۆیان من نامێت لە ڕاستیە خەڵچێک لە زەی خۆیان بۆیان دا بکە دەبێت خۆشان لە ڕاستیە بگەنە نەتیجەیەک کە لیستێک لە داواکاری تەڵەبی جەوهریان هەبێ بۆی لەم دۆخە نەمێننەوە و لە ڕاستیە جێشتنی کوردستان لەلایەن ئێزیدیەکانەوە چارەسەری قەزەی ئێزیدیەکان ناکە بەڵکو هەویەی ئێزیدیەکان لە ڕاستیە بزرە کاتن بۆ وەکۆی هاوڕێژ باسی کرد وەکو جوولەکەیان لێدێ کە لە کوردستانە لە ڕاستیە نامینن و ئەمە لە ڕاستیە ڕەشێکی گەورەیە لەسەر مەسەلەی ئەوەی باز دەفرەیی کوردستان دەکەین کە زۆر جار لە ینی باز لە ینی شانازی پێ دەکەین مەسەلەی عێراق بەوەی ئاورە عەلی باسی کرد ببێتە فشارەکانمان لە ڕاستە دەبی بەردەوام بێ بۆی عێراق ببێتە ئەندامی محکەمەی جینایی دووەلی و هەروەها پێکهێنانی ئەم محکەمەیە لەسەر بنەمای قساسی مەکانی و زەمانی بۆ ئەم شوێنانە و ئەمە ئەم دۆسیانە لە ڕاستی دی بدرێتە محکەمەی دووەلی لە ڕاستیە بۆ چارەسەرکردنی ئێمە ئەوە باشە زانین ئەوەی هاوڕە عەلی باسی کرد تەنانەت ئەوەی هۆڵەندا و ئەوەی بەلجی کاشکە داویانە ئێمە ومان بیر نەچێت لەبەرەوەی داعش نەماوە ڕەنگە لێکەوتەکانی بەم شکلە نەبێ ئێستا بۆ نمونە تورکیا ئەوەی ئەرمەن تورکیا مایە و دەوڵەتەکە مەسئولیەتە دەگرێ بەڵام تورکیا نەماوە ئێستا دەبێت ئێمە بیر لە میکانزمی تر بکەینەوە کە کۆمەلگای نێودەوڵەتی بڕیارێک دەرەکە لە یەکێتی ئەوروپا بۆ بە جینۆساید ناساندنی دەبێت لە ڕاستیە لە بەرامبەرەوە کۆمەڵێک بڕیا ینی پرۆژەیەک دامی نێودەوڵەتی بێ لە ئاوادانکردنەوە لە مەسەلەی هەوڵیان بۆ خوڵکردنەوەی بێکەوە ژیان لە پاراستنیان لە تەمکینکردنیان لە تعزیزکردنیان هەموو ئەم بابەتانە بگرێتەوە کە کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕاستی پێڵوسێ بەداخەوە من ڕایەکەمەیە بەم شێوازە لە حکومڕانی لە کوردستان نە لە کوردستان نە بەم مۆدلە لە حکومڕانی نە بەم سەرانەی ئێستا لە کوردستان حکومڕانن نەوەی لە بەغدا لە حکومڕانن لە ڕاستی ناتوان داواکاری نە ئێمە نە خەڵکی ئێزیدیەکان من باوەڕمینی ئەوان لە ڕاستی بتوانن جێبەجێ بکەن و خاڵی سێم ئەوەیە من پێم وایە دەبی ئێزیدیەکان پشتێنیەکی ئەمنی زۆر گرنگ جێبەجێ بکەن بۆی شەڕی ناوەخۆ لە شنگال و لەم شوێنانە دروست نەبێ کە ئێستا بە پاڵپشتی تورکیا وڵاتانی ئیقلیمی هەوڵی دروستکردنی بارگرژی و شەڕ دەدرێ ئەمە بەمانای ئەوە نیە لە ڕاستی قبولی تەدەخلی دەرەکی بکەن لە شنگال من زۆر سپاس بۆ هەریەکە لە هاوڕێیان عەلی مەحموود فەریدە شێخانی و هەروەها داوای لێبوردن لە هاوڕێ فەهەد لە هاوڕێ خدر لە شنگالەوە لەگەڵمان بوون نەیانتوانی بەشداری کارای بەرنامەکە بکەن بۆی خراپی هێلەکانی ئینتەرنێت ئەمەش بەشێکە لە معانات و لە کێشەکانی ئێزیدیەکان هیوادارم تا ساڵی شترکە ئێمە یادی 8 ساڵەی جینۆسایدی ئێزیدیەکان دەکەینەوە کۆمەلگای کوردستانی ئێمەمانان بە تێکۆشانی ئێزیدیەکان و هەموو چالاگوانان بگەین بە استراتیژێتێکی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبنەوەی هەموو جۆرەکانی جینۆساید لەسەر گەلی کوردستان و بە تایبەت لەسەر ئێزیدیەکان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و باندوم کردن. سپاس.